لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە هاوار فلم بە سپۆنسەری ڕێکخراوی کەریمی ئەلەکە ڕێوڕسمی خولی سێهەمی یاد و ئاهەنگی ڕۆژی سینەمای کوردی بەڕێوەچوو. هەموو ساڵێ لە نۆی نۆ یادی ڕۆژی سینەمای کوردیەکەینەوە. هەڵبەتە ئەم ڕۆژە بۆ سینەماکاران ڕۆژێکی گرنگ و پڕبایەغا و لەم ڕۆژەدا کۆمەڵێک چالاکی ینی نمایشەکردن و پێشکەشەکرێن. گرنگترینیان بە بڕای من بەشی چاپەمەنی کتێبیەکانە. بۆ ئەم ساڵ 14 کتێب بەشداری دەکەن لەم پێشنگای کتێبەدا کە بۆ بواری سینەما و بۆ ژێرخانی سینەمای کوردی پێم وایە کە ڕۆڵێکی زۆر گرنگ دەگێڕێت چاپکردنی کتێب. ئێستا کۆمپانیای هاواری فلم لە ماوەی ئەم 2 ساڵەدا نزیک دەبینەوە لە چاپکردنی زیاتر لە 40 کتێب بۆ ساڵانی داهاتوش ئەم پرۆسەیە بەردەوام دەوێت. سەرۆکی لیژنەی ڕۆژی سینەمای کوردی هاوار مستەفاخان میوانە لەگەڵمان. کاکاوار بەخێربەی. زۆر سوپاس، مەمنون. زۆر سپاس دەکەم. ڕۆژی سینەمای کوردی چۆن و بۆ دروست بوو؟ پرسیارێکی زۆر بەجێیە، چونکە زۆر کەس لە هونەرمەندان خۆیان ئەڵێن کوا ئێمە سینەمامان هەیە تا ڕۆژی سینەمای کوردیمان هەبێت. لە کاتێکدا من لێکۆڵینەوەم کردووە ئەگەر ساڵی 1926 فیلمی زارێ نەکەین بە کوردی، ئێمە لە دوای ئەوەوە 4 کەسایەتی کوردمان هەیە لە سینەمای عەرەبی، تورکی، فارسی، تەنانەت ڕووسیاش ئیشیان کردووە کە هەمومان ئەزانین کورد لە دوای جەنگی جیهانی یەکەم کرا بە 4 پارچە. کەواتە لە هەر 4 پارچەکە زمان قەدەغە بوو، تۆ ئەبێ یا بە عەرەبی فلم بکەی یا بە تورکی یا بە فارسی. بۆیە ئەو کەسایەتیانە لە 39ەوە چوونە ناو ئەو بوارانەی سینەما لە ئێران و تورکیا و عێراق بە میسریشەوە. من نۆی نۆم بۆیە هەڵبژار چکۆ یلمازگۆنای لە نۆی 1984 کۆچی دوایی کرد. دیراسەیەکی لێکۆڵینەیەکی زۆر وردم کردووە کە هەتاوەکو ئێستا لە خۆرهڵاتی ناوەڕاست تاکە کەسێک وەکو یلمازگۆنەی دووبارە نەبووتەوە. خزمەتی سینەمای تورکی کردووە، هی کوردیشی کردووە، هی مرۆڤایەتی. بۆیە ئێمە نۆی نۆمان کرد بە ڕۆژی هەڵسانەوە، ساڵی 1930 کرد بە ڕۆژی ساڵەکە، ساڵی سینەما کە هەم ساڵی لەدایکبوونی یلمازگۆنایە ساڵەکە، هەم نۆی نۆ ڕۆژی کۆچی دوایەتی. یعنی مردن و زیندووبوونەوەمان بەیەکەوە تێکەڵ کردمان. ئێستا ئێمە ئەم ساڵیادی 85 ساڵی سینەمامان کردەوە، بەڵام سێم خۆلە کە دەستمان پێکردەوە. ئەو چالاکیانە چین کە لەم یادە پێشکەشکران؟ ئێمە خۆی 4 ڕۆژە لەو ڕۆژی یلمازگۆنای ئەمرێ دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ 12 مانگ بە خاک ئەسپێردرێ. ئێمە ئەم 4 ڕۆژەمان کردووە بە نەریت، ینی ئەبێ بە 4 ڕۆژ. چالاکیەکانمان بۆ نمونە هەموو ساڵێ زیاتر لە 10 کتێب چاپەکەین. پشکی شێری ئەم کتێبانە هی یلمازگۆناین، چ وەکو سیناریۆکانی، چ ڕۆمانەکانی، چ ئەو کتێبانەی خەڵکی تر لێکۆڵەری تر هاوڕێکانی لەسەریان نووسیوە لە هونەرمەند لە سیاسیەکان، تەنانەت خێزانەکەی کە ڕۆمانی لەسەر نووسیوە کە یاریدەدەری دەرهێنەر بۆ لە دوایین فیلمەکەی بە تایبەتی دیوار. لەگەڵەوە فۆتۆ ئەم ساڵ پیشانگایەکی فۆتۆمان کردەوە لەگەڵ 4 پۆستەرە ساڵنامەی پێڵین کە ساڵانە بە ناوی یلمازگۆنای دەرەکەین. ئەم پۆستەرە نمونەمان هێناوە ئەتوانین سەیر بکەن کە ئەمانەوێ بچێتە ناو ماڵان، جارێکی تر بچێتەوە گازینۆ و شوێنە گشتەکان بۆەوەی بزان یلمازگۆنای کێیە. ئەم پۆستەرانە دیمەنی کوردستانن، کەسایەتی کوردین، جۆش و خۆش ئەداتەوە بینەر کە لە سینەما نزیک بێتەوە جارێکی تر. ئێمە چالاکی فیلم ناکەین چونکە فستیڤاڵی فیلم هەیە، پێویست ناکە هەمومان لە یەکتر بچین، بەڵام ئەم 4 ڕۆژە هەم یادە و هەم ئاهەنگە خۆشیە بیرکردنەوەی یلمازگۆنایە. بەم جۆرە چالاشەکانمان ئەگۆڕێ لە داهاتوو، بەڵام هەر لەم 4 ڕۆژە ئەمێنێتەوە. سینەما تا چەند گرنگە بۆ شارێک کە شاری سلێمانی و پایتەختی ڕۆشنبیریە؟ من قسەیەکم کردووە، هەڵبەت زۆر قورسە، بەڵام کردوومە. یلمازگۆنای کاتی خۆی کە ئەچێتە ئەستەمبول ئەڵێ ئەبێ ئەم شارە فەتح بکەم لە بواری سینەما. بەڕاستی ژوای کرد. ئێستا لە تورکیا بە فەیلسوف ناسراوە و هەتا ئێستا فەیلسوفی ئاها دووبارە نەبەتەوە. من نازام ئەبم بە فەیلسوفیان نە، بەڵام منیش ئەڵێم سلێمانی ئەو شارەیە کە ژێرخان و خاکەکەی بەراوە، تەنانەت شوێنە دێمەکارەکەشی بە کەڵکی ئەو دێت
کە هوەری سینەما تێدا و بەرهێنانی تێدا بکرێ منیش وتومە لە سلێمانی ئەبێەوە بکەم و ناویشم لێ ناوە سۆلیود لە پاڵ هۆلیود و بۆلیود و نۆلیود سۆلیود لە ساڵی ئایندا 4 کتێبم دەرەچێت کە ئەم 4 ناوەندە جیهانیان لە بواری بەرهەمێنانی فیلم ڕەنگە ئێمەی کورد بۆ خۆمان بڵین کاکە سۆلیود کەی بەراورد دەکرێت بەڵام ئێمە نۆلیودمان هەیە لە ئەفریقا کە هەتا ئێستا بە کامێرەی سینەما بە سینەما ئیش ناکەن بە DVD ئیشەکەن هۆڵی سینەمایان نییە بەڵام بەرهەمێنانیان لە ئەمریکا زیاترە کەواتە کوردواری ئەڵێت تەشی ڕێز بێ بە کلکی کەریژای ڕێسێ بۆ بورەنیانی بەڵام ئێمە ئەبێ لە سلێمانی بزانین من لێ کۆڵینەوەم کردو لە نەوەتەکان هەتا ئێستا سلێمانی زۆرترین بەرهەم لێرە دروست بووە زۆرترین هوەرمەند تەنانەت هوەرمەندی شارەکانی تر هاتوون لێرە فیلمیان کردووە لێرە بەرهەمێنانیان کردووە ئەکتەر لێرە بەشداری کردووە لۆکیشن بە هەمان شێوە بۆیە سلێمانی لە باریدا هەیە ببێتە سۆلیود و هەموو کوردستان و من بۆ خۆم ئەم بڕیارم داوە کە لە سلێمانی ئەم ئەرکە دەست پێ بکەم هەڵبەتە من لە دەوروبەرەکە بینم بۆیە منیش ئەڵێم ئەم گڕوتینە ئەدەم بەم ناوە جگە لەو 4 کتێبەی کە باسی کرد بەنیازن ساڵانی داهاتوو چی بکەن بۆ ئەم یادا چیتان لە خەیاڵایە بەڵێ ئێمە ساڵی داهاتوو هەڵبەت کتێبەکان جێگیرە بن ینی لە 12 کتێب کەمتر نابێ بەرەو سەروتر بەڵام ئێمە هەوڵژین ماگانە کتێبی خۆمان چاپ بکەین نەگوەکو ئەم ساڵ و ساڵی ڕابردوو تەنها لە نۆی نۆ کتێبەکان نمایش بکەین چونکە باشتر وا بوو لە مانگی خۆیان لە کاتی خۆیان کتێبەکان بڵاوبوونەوە دوایی پیشانگا ئەەکەین ینی ئێستا ئەم ساڵی یەکەمین پیشانگامان کرد تایبەت بە پەرتووکی سینەما ینی لە عێراق و کوردستان نەبوو شتێوە تەنانەت لە تورکیا و ئێرانیش نەبووە تایبەت بە سینەما پیشانگا بکرێتەوە هەمیشە پیشانگا گشتی بووە بۆ ساڵی ئایندا بۆ نمونە هەوڵە دەین لە ڕێگای هاوڕێمان بەختیار سەعید پیشانگایەکی کاریکاتێری جیهانی لە سەریەڵ مازگۆنای بکەینەوە لە ڕێگای هاوڕێمان کەریمۆ کە ئەندامی لیژنەی باڵای ڕۆژی سینەمایە پیشانگایەک بۆ پۆستەری فیلمەکان ینی بەیەکەوە اینجا ئێمە ئەم 4 ڕۆژە پیشانگای هینەکەین موزیکیش ئەخەینە ناو ئەو بوارە و سپرایزمان ئەبێ بەڵام جارێ ئێمە بەنیازی پرۆژە گەورەکەینەوەی کە وەبەرهێنانە لە تاوەرەکەی ئەڵمازگۆنای کە ئەم پرۆژەیە 2 ساڵە من لەگەڵیان لەگەڵ چەندین ملیاردێر نەک میلیۆنێر دانیشتوین ومێ دەکەین ئەم 1-2 ساڵش کێشە و گرفتەکانی ناوچەکە خاو ببێتەوە من دڵنیام ئینشاڵڵا لە 3 ساڵی ئایندا لەوێ قاوا خۆینەوە بێکەوە هیوادارین سینەما لە باشووری کوردستانە تا چەند گڕوتینی هەیە پرسیارێکی زۆر قورسە هەڵبەتە بەڵام من پێم وایە ئێمە زۆر بەمان هەموو کایەکان تەمبەڵ بووین تەمبەڵیەکمان پێوە دیارە من کە لە میسر گەڕامەوە لە 2007 هەست بڕیارمە ئەم تەمبەڵیە تێپەڕێنم ینی گڕوتین بدەینە خۆمان ئێمە لە خاکێکی بەراوین لەو وڵاتێکی زۆر جوانین و ئەتوانین ئەو دۆڵەمەندیەی لە ژێرخان و سەرخان هەیە لە سەروەتی بەشەری هەیە و بەرهێنانی تیا بکەین بەڵام بەداخەوە نەکراوە من باوەڕم وایە کللتور و بەرهەم فەرهەنگ بەهێزترە لە نەوت و کانزاکانی تر و هەر ئەویش ئەمێنێتەوە بۆیە سلێمانی و باشوور زۆری لەبارە و دەرفەتیشە بابزانین کە ئەتوانین ئەم بۆ بەرهێنانە گەورە بکەین و ئەو ناوە سۆلیۆدەی کە من ئەیڵم بۆ هەموو کوردستان ناوچەکە ببێتە چەمکێکی دیار هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارین ساڵانی داهاتوو شتی باشتر لەو یادە ببینین زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس